هيثماني والرسرين من أو شعلا إلا تمن مرزة صالون الثيوما خود ثاني استاد جماوري ذات تا أو كاتا وتقريبا وثيث بين صال مثلا روجاتي بريك من أو شعلا من الثيوما الله كدوته چیرۆکی لە پشتەوە چیرۆکی ئەوەی کە ژیان هیچە هەر لەو تەمەنەوە من تێگەیشتم کە ژیانەوە نییە تۆ بۆ جۆرە دڵی خۆت دڵی خەڵک بڕەنجێنی هەوڵ بەی سەرەتا دڵی خۆت ڕاگری ئارامی پێبەخشی دواتر دڵی دەوروبەر چکە کە خۆت ئارام بوویت ئەتوانی دەوروبەریش ئارام بکەیت هونەرمەندی کۆچکرد و کەریم کابانم شاری کردەوە بە گۆرانی ئەمە تا چەندێک گرنگ بوو بەلای تۆ لەو سەردەمەکە کردی بە گۆرانی ئەوە گەورەترین ئیمپراتۆری گۆرانی کوردی مامۆستاکەری کابان گەورەترین خزمەتی بەبوو دەقا کرد و بە منی کرد.